شاری واشنتنی پایتەخت کە شەنازی بەخۆیەوە دەکات بەوەی بەڕووی هەموواندا ئاواڵەیە ئێستا لە هەموو کات زیاتر بربەستی ڕێگری تێدا دانراوە. هەموو ڕۆژێک بە پێدین بۆ ئێرە جا ئەم دیمەنە دڵمان ئازار دەدا. ئەو بازنە ئاسایشی دەورەی باڵەخانەی کۆنگرسی داوە هەر لە دادگای باڵا لەلایەک درێژ دەبێتەوە هەتا دەگاتە مۆڵی واشنتن. ئەمەش مای سەرسوڕمانە بۆ ئەوانەی سەردانی شارەکە دەکەن و هەروەها بۆتە خوورپەش بۆ دانیشتوانی شارەکە وەک ستیڤن چینگ کە دوای 6 مانگ بەم دواییانە گەڕاوەتەوە شارەکەی و دەیەوێت ڕێڕەوێک بۆ وەرزشی ڕاکردن بدۆزێتەوە بەڵام بربەست کراوە. ئەمە وەک دەواازەی پێشەوەی ئەمریکا وایە وەک دەزانن خەڵک هەمیشە دێن بۆ ئێرە بۆ مۆڵ. ئەمە ئەو شوێنەیە کە هەموو ئاهەنگەکانی چواری مانگی حوتواتە بۆنەی ڕۆژی سربەخۆی تیادا ساز دەکرێت. ئەمە ئەو شوێنەیە کە سەرۆک سوێندی سەرۆکایەتی تیادا دەخوات. جا کاتێک دەبینیت هەمووی بربەست کراوە بۆ من وەک ئەمریکای یەک ئەوە زۆر مای پەژارەیە. بەهۆی ئەوەی پرۆسەی دادگاییکردنی لێپێچینەوەکە لێرە بەردەوامە هاوڵاتیان لە دەرەوە ناتوانن بچنە ناوەوە چونکە بە بربەستی پتر لە 2 مەتر بەرز کە ناتوانرێت پێیدا هەڵ بگەڕێیت و سەری بە تەلی دڕکاوی تەنراوە بوونەتە ڕێگر. بەڵێ دەمێ بڵێم کە ئەوە بربەستێکی گەورەیە. 7,000 لە هێزی گاردی نیشتیمانی چەکدار بە درێژایی بربەستەکە ڕیز بوون هەروەها ئۆتۆمبیلی پڕ ئامێری گرنگ. ئەم هێزانە هەتا نیوەی مانگی ئازار دەمێننەوە و پێنتاگۆن تێچوونی ئەم پرۆسەیە بە 483 ملیۆن دۆلار دادەنێت. من خۆشحاڵم کە ئەم هێزانە لێرەن و ئەو شارێکە خۆشم دەوێت دەیپارێزن. هەستێکی زۆرم هەیە سەبارەت بە بوونی ئەم هێزانە لە هاویندا. هەست دەکرێت کە لە قەبارەی خۆی گەورەتر کراوە و پێویست بەوە ناکا. لە زۆر لایەنەوە ئیستا ئەوە تەنها بریتیە لە هەستێکی تێکەڵ و سەیر. لە هاوینی ڕابردوودا لە میانەی ناڕزایەکانی ژیانی ڕەشپێستان گرنگە بربەستی کۆنکرێتی لەو کاتەوە هەتا ئەمڕۆژ دانراون و ناتوانیت بە تەواوی کۆشکی سپی ببینیت. بە پێچەوانەی پەلامارەکەی 6 کانونی دووهەمی کرایە سەر باڵەخانەی کۆنگرس ئێستا بێدەنگیەکی سەیر باڵی کێشاوە. لە یەکەم ڕۆژانی لێپێچینەوەکەدا ژمارەیەکی کەم لە ناڕزایانی کردەوە کە بێدەنگ بوون بەڵام پەیامی بەهێزیان بەرز کردبووەوە. جیهان وا تەماشا دەکات لەو دەمەی وا هەڕەشەکانی ئاسایش سیمای واشنتنی گۆڕیوە. برایان لینچ کارمەندی پێشووی FBI دژە تیرۆر لە ڕێگەی سکایپەوە لەو بارەوە دەڵێت ئەوەی لە 6 مانگ یەکدا ڕوویدا دووبارە ڕووناداتەوە. دووەم من وای دەبینم کە جیهان ئەوەی لە 6 مانگ یەکدا ڕوویدا دەبینێت. ئاشکرایە ئەوەی لێرەدا ڕوویدا دەشێت لە هەر شوێنێکی دیکەشدا ڕوو بدات. بریکاری بەڕێوەبەری پۆلیسی باڵەخانەی کۆنگرس یوگەناندا پیتمن دەڵێت هەندێک لە بربەستەکان ڕەنگە هەمیشەیی بن. هاوکات شارەداری دیسی پایتەخت مۆرەل باوزەر لە تویتێکیدا گوتی لە کاتی گونجاودا بربەستەکان هەڵدەگیرن. بەڵام براین لینچ کارمەندی پێشووی FBI دەڵێت جێبەجێکارانی یاسا دەزانن کەی بربەستەکان هەڵدەگیرێن و ئەوەش بەندە لەسەر هەڵسەنگاندنی ڕەوشی ئاسایش لە ئایندەدا.